هەمومان نزانین لە ماوەی ڕابردوودا مەسلەی بڵاوبوونەوەی چەندین نەخۆشی و خۆڵبارین و بڕینەوەی دارستانەکان یەکێ بوون لە سەردێڕی زۆربەی میدیاکان کە زۆر گرنگی پێدرا و زۆر باسکرا. بەڕێزان ئێمە بڕیارمان داوە لەسەر ئەم خاکە بمێنینەوە، ئاوەکەی بەکاربێنین، هەواکەی هەڵمژین، بۆیە بێت بیان پارێزین. ژیانمان لێرەیە لەسەر ئەم خاکە، ئەرچی هەمومانە پاسەوانی ئەم خاکە و ئاو هەواکەی بین. ئەو زەهرەی دەکرێتە ناو خاکەوە لە ڕێگەی ئاو و خۆراک و هەواوە دێتەوە ناو ژیانمان. بێویژدانیەکی گەورە هەیە لە ئاست ژینگەی کوردستاندا، زۆر بێبەزەیانە تێزاب و زەرنیخ و چەندین پاشەڕۆی خراپ دەکرێتە ناو خاک و ئاوەوە. دارستان وشک دەکرێت و ژینگەی بازیان وێرانەکرێت و ئاوی تانزەرۆ زەهراوی دەکرێت و ڕەوانەی دەربەنی خان و گەرمیان و باشووری عێراق دەکرێت. پیسبوونی ژینگە سەرچاوی نیگەرانی گەورەیە لە هەموو جیانە. وڵاتی ئێمەش بەشێکە لەو جیانە، بۆیە گرنگە لە ئاستی ناوخۆی خۆماندا ڕێگە بگرین لەو چالاکیانەی نابەرپرسیارەتیە بەرامبەر بە ژینگە. ئێستا کاتی ئەوەیە چەند ڕێو شوێنێک بگیرێتە بەر کە ڕێگە بگرین لە پیسبوونی زیاتری ژینگە. لێرەدا بە کورتی کۆمەڵێک کێشەی سەرەکی تایبەت بە ژینگەی ئەم شارە دەخینە ڕوو کە کاریگەری خراپیان هەیە لەسەر سەرجەم سەکتەرەکانی ژینگە و تەندروستی مرۆڤ. یەک خۆڵ و خاشاک. شاری سلێمانی ڕۆژانە لە ئەتوانین بڵێن نزیکەی بە 1200 تۆن پاژماوەی هەیە کە تا ئێستا نەتوانراوە چارەسەر بکرێت. دەکرێت ئەم پاژماوانە دەخرێتە ژێر خاکەوە کە گەورەترین مەترسیە بۆ سەر تەندروستی و پێکاتەکانی ژینگە و بەداخەوە تا ئێستا کارگەی ڕیسایکلینی سلێمانی بەکار نەخراوە بەهۆی کەمتەرخەمی لایەنە حکوومیەکانەوە. دوو چارەسەر نەکردنی پاژماوەی پزیشکی و دەرمانی بەسەرچووی نەخۆشخانەکان بە تایبەت نەخۆشخانە حکوومیەکان. سێ نەبوونی سیستەمی چارەسەری ئاوەڕۆ بۆ شاری سلێمانی و تێکەڵبوونی هەموو ئەو پێکاتە کیمیاویانە لە نەخۆشخانەکان و ناوەندە زانستیەکان و ئاوەڕۆی ماڵان هەیە، بە تایبەت ئەو نەخۆشخانانەی کە چارەسەری نەخۆشانی شێرپەنجە دەکەن. ساڵی ڕابردوو زۆربەی زۆری ناوچەکانی هەورامان و هەڵەبجە و تا سەر سیروان و هەروەها کوێستانەکانی پشدەر گەڕام. ئەم ساڵ ئەو ناوچانم بەجێ هێشت بەرەو گەرمیان ڕۆشتم. لێتان ناشارمەوە ئێمە لە بەردەم کارەساتێکی ژینگەیە. بۆ نمونە پێتان ئەڵێم لە شوێنێکی وەک گەرمیانە کە ناسراوە، ئەمە بە بەلانکەی ئاسکەکان ناسراوە، گەرمیان ناسراوە بەمە. ئێستا نەک بەدەگمەن هەر ئاسک نابینین. ڕۆژێکی تەواو لە بەیانی سعات 4ەوە من تا ئێوارە گەڕاوم ئاسکێکم بەرچاو نەکەوتووە. ئەمە بۆ هەڵبەتە هۆکارەکەی دووشتن. یەکەمیان ڕاوکردن. ئەتوانم بڵێم تاوانێکی ڕێکخراو هەیە دژی هەمە چەشنی هەمە جۆری لە کوردستانە کە ئەمە بەڕاستی کاری ئێمەیە. من وە لێرا وەک ڕۆژنامەنووس قساکەم، وەک چالاکوانی قسە ناکەم. کاری ئێمەیە وەک میدیاکان فۆکەس بخێنە سەر ئەمە. بۆ چونکە لە ناوچوونی ئاژەڵێک، لە ناوچوونی گیانەوەرێکی کێوی ئەوە ئاماژەیە بۆ لە ناوچوونی ئێمە. سوپاسێکی ڕێزلێنانێک بۆ هاوڕێمان و هاوپیشەمان کە خالیت پێشکەش بکەین کە لە پای ئەو ماندووبوونە زۆری کە چەند ساڵێکە لە بواری ژینگەدا هەیەی و لە هەمان کاتیژا کە لە ئێستادا ماوەی چەند ڕۆژێک پێشەسا یەکێک بوو لە براوەکانی خەڵاتی سەمیر قەسیر بۆ ئازادی ڕۆژنامەوانی و بابەتەکە ئێمە پەیوەند بۆ بابەتی ژینگەوە. بۆ ئێستا داواکەم لە ئەمەلخان کە خەڵاتی ڕێزلێنانی میترۆ پێشەش بە هاوڕێ خالیل بکە. فەرمووت لە پێشەوە بێتە سەرەکەم. زۆر سپاس. پیرۆزە سەرکەوتووی زۆر سپاس. زۆر سپاس. سەرکەوتووی ئێمە ژوەک پەتی گوڵەکەی بەرێت. زۆر سپاس. سپاس ئوستاز، ئێمە سپاسی تۆ بکەین.